لە ڕاستیە من وەکو دایکێک تەجروبەی ئەوەم نییە کە مناڵەکەم لە خوێندنگای حکومی بوو بێ، بەڵام خۆم سەرجەم قۆناغەکانی خوێندنم لە خوێندنگای حکومی تەواو کردووە. قات و سڵاوی لێ بێ مناڵەکە زووتر دەسەکات بە خوێندن، ئەم بۆ تۆ ناخۆش نییە یا خۆشە؟ لە ڕاستیە خۆشە، پێم خۆشە زووتر دەست پێ بکە، تەنانەت لە هاوینیشا لە خولی هاوی نەبوو. بەڕای من لە هاوینە هیچ شتێکی واز زۆر مهم نییە کە مناڵەکە پێویستکە لە ماڵ ئەوە نەدانیشە، بۆیە دەستپێکردنەوەی خوێندن لەگەڵ سەرجەم جیهانە بەلای منەوە خۆشترە، چونکە لە سەرجەم وڵاتانی جیهانە یەکینەوە تەسەوڕەکەم سەرەتای خوێندن بێ. باشە مناڵی ئێستا گوناح نییە نەهێڵن لێ ئەوتڵەکەشە ئیسراحەتکە؟ نا گوناح نییە، لەبەرەوەی مناڵی ئێستا گۆڕاون. ئێمە لە سەردەمی خۆی ئەڕۆشتینە کۆڵان، یاریمانە کرد، ماڵە باجێنەمانە کرد، بە قوڕشتمان دروستە کرد، دایکی ئێمە زۆر زۆر باشتر بوون دڵیان لە ئێمە، دنیا باشتر بۆ توانی مناڵەکە و لە بچێتە ماڵە دراوسێکە و یاریکە. ئێستاوان نییە، ئێستا بە هیچ جۆرە ناتوانانی مناڵەکەت بنێریتە ماڵی هیچ کەسێک، ئەبێ هەموو کات چاودێری لەسەر بێ، خۆتەزانی دنیایەکی خراپە. بەدیلی ئەمانە چیە مناڵەکە ئایپادێکی پێ بێ، ئایپادەکەش ناتوانانی کۆنتترۆلی 24 ساعتی بکەی، بۆیە بەڕای من قولێکی هاوینە و فێربوونی زمانێکی تر و فێربوونی توانایەکی تر باشتر وەگلەوەی کە لە ماڵەوە دانیشە بە دیار ئایپادێکەوە. لە کاتێکا کە من دایکێکی ئیشکەرم، یعنی کارم هەیە بە هاوین و بە زستان، و زۆربەی دایک و باوکەکان ئێستاوای لێهاتوو هەمیان ئیشەکەن لەبەرەوە بەجێشتنی مناڵەکان لە ماڵەوە. کاتژمێر لە ڕۆژێکە بەکاری هێنێ؟ لە ڕاستیە کاتێکی دیاریکراومان نییە، ئەو ڕۆژانەی کە بتوانم پلانی زۆری بۆ بدانێم و مەشغوڵی کەم و کاتی یاریکردنی بۆ دانم لەگەڵ هاوڕێکانی بێگومان کەمتر ئایپادەکە. هەنێ ڕۆژیش هەیە هیچ پلانێکمان نییە، لەوانەیە 2 بۆ 3 سەعات لە ڕاستی ئایپادکە، ئەویش بە شێوەیەکی پسر سەعاتێ بەیانیان نیو سەعات عەسران دابەشیکە. بەس ئێمە هۆڵمان ناو زۆرینەی کاتەکە مناڵی کۆڵانین لە کۆڵان یاریکەین باشترە. جیاوازی نێوان قوتابخانێکی تایبەت لەگەڵ قوتابخانێکی حکومیات چییە؟ لە ڕاستیە من وەکو دایکێک تەجروبەی ئەوەم نییە کە مناڵەکەم لە خوێندنگای حکومی بوو بێ، بەڵام خۆم سەرجەم قۆناغەکانی خوێندنم لە خوێندنگای حکومی تەواو کردووە. بەڵام بۆ من ئەمە گونجاوترە، بۆ هەم نزیکیەکەی هەم گونجاویەکەی هەم پرۆگرامی خوێندنگاکە زۆر لەگەڵ مناڵەکەی من ناگونجە. لەبەر ئەوە سپاس بۆ خواکە ئێمە توانیمانە لەم خوێندنگەیە داینین. بێگومان ئەگەر خوێندنگا حکومیەکانیش هەمان کواڵەتی خوێندنگا ئەهلیەکانان هەبووە بەیەک و دووەم خستە خوێندنگای حکومی. مەسرەفێکی کەمترە بوو. بێگومان مەسرەف و پێشم خۆشە هەمان تەجروبە دووبارە کاتەوە کە من دووبارەم کردەوە، کە من و مناڵی وەزیرەکە و مناڵی کارگوزارەکە لە یەک ڕەحلە و لە یەک پۆلا دائانیشتن بەبێ هیچ جیاوازیەک. پێم خۆشە بۆ تەجروبەی تاقیکاتەوە. بەس بەو شێوەیە ڕۆژتە. جەبا قسەی خۆیان چۆنی؟ لە پۆلی چەندی؟ ئەچەم بۆ 3. ئەچی بۆ 3؟ حەزت لە چ وانەیەکە؟ ئینگلیزی. ئینگلیزیەکە باشە؟ بەڵێ. تۆزێ قسە بۆ بکە وەرە بە ئینگلیزی با قسە بکەین. Hey, how are you? Good. How many years old? 7. 7. Which class do you like? 2B. 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 Which class do you like? Like English or math or What what? subject, mommy? English. English.